هەڵبەتە ئەنجامی ڕسمی یاخود ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی ئێران بڵاوکراوە کە بێ ئەنجامە بەرایەکان مەسعود پزیشکیان توانیوێتی لە پلەی یەکەمدا بێت و هاوکاتیش لە پلەی دووەمدا سای جەلیلی و لە پلەی سێمدا محەممەد باقر قالیبافە. باز لەوە دەکەین ئەم ئەنجامە بەرایانە دەکرێت سەرکێشێت بۆ خولی دووەمی هەڵبژارنەکان یاخود دەکرێت لە خولی یەکەمی هەڵبژارنەکان ئەنجامەکان یەکلای بکرێتەوە و یەکێک لە کاندیدەکان توانێت پۆستی سەرۆکۆمار بەدەستبێنێ و ئەگەر بێت و بچێتە خولی دووەم پێشبینیەکان بۆ کێبڕکێ لە ناو کام کاندید دەبێت و هاوکات بارودۆخی ئێستەی ئێران هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کۆمەڵایەتی و ئەو دەنگە ناڕازی کە لە لوتکەی پەربووندا چ کاریگەریەکی لەسەر هەڵبژاردنەکان دەبێت و ئەم هەڵبژاردنە دەکرێت سیاسەتی ئێران بگۆڕێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز فەرزین کارباسی کابڕێزیان شۆبەکاری سیاسی. کاک فەرزین سپاس بۆ ئامادەبووین بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردن ڕاگەیەندراوە. بۆ چوونی بەڕێستان لەسەر ڕاگەیاندنی ئەنجامە بەرایەکان چییە؟ ئەو جۆرە کە پێشبینی ئەکرا کە بەشداری خەڵک ئەوڵن کەم بوو ئەوە نەبوو کە لە ئاستی پێویست لە دۆرەی پێشوو کەمتر بوودا تاوە جۆرەکە تا ئێستەکە بڵاو بووەتەوە. پێشبینی ئەکرا کە ئاغای پزیشکیان وە کەسێکە نزیک بێ لە ڕەفۆرم خوازەکان و هەروەها بەشێک لە ئوسوڵگەرەکان یا تۆندڕەوەکانیش بێمەیل نەبوون بە نسبەتی و هەروەکە ڕێگەیان پێدا بێت بەشداری بکات لە فیلتری شۆرای نگەهبان عبوری کرد ئەو خۆی نیشانیدا کە بێمەیل نییە سیستم کە بەشێک لە ڕەفۆرم خوازەکانیش بێرێتە ناو ئەم یاریەوە. بۆیە بەم نەتیجە کە ئیمڕۆ ئێلام کراوە تا ئێستا ئاغای پزیشکیان 43% تقریبا لە دەنگەکانی هاوردگووە. بەڵام ئەوەی کە مەسئلەی بینی ناو خودی تۆندڕەوەکانە کە بین ئاغای قالیباف و جەلیلی ئەوە بووگە کێشەی کە حتا دڵنگەرانی کەوتووەتەوە لێ تەوەقۆ ناکرا کە لە ناو ئەوانە ئەو دوو دەسەیە ئەوە خوڵ بێتەوە. بۆیە بەڕای من ئاغای پزیشکیان فەرقێکی وای لەگەڵ ئاغای جەلیلیان بەنسبەت سیستم و بەنسبەت سیاسەتی کەڵان نییە لەوانەیشە کاراتر بێت لەوانەیشە ئەگەر هەڵبژێرگێت لە دۆری دوومە چون ئەو شتێکە بە احتمالی زۆر ئەمە کەفێتە دۆری دووم بۆ جمعی داهاتوو هەڵبژاردن کردێت. بەڵام لە کولیەت یا شتێک لە ئەسڵی ماجرا بۆ سیستەمی جمهوری ئیسلامی ناگۆڕێت. باشە. هەڵبەتە بەپێی ئەوەی کە کێبڕکێکەکان بە تایبەتی لە نێوان ئەو دوو کاندیدا تا ڕادەیەک لە یەک نزیکن کە هەڵبژاردن بکەوێتە خولی دووەمەوە چانسی کامیان کێبڕکێکە لە ناو کامیان زیاتر بەهێز دەبێت؟ بە حکمیەوە کە بەردەوام بە قانونی هەڵبژاردن دۆری دووم دەنگەکان کەمترەوێتەوە خەڵک کەمتر بەشداری ئەکات. ئەگەر ئەو دووبەرەکیە لە ناو بەشی تۆندڕەوەکانە ئوسوڵگەرایەکانی ناو کۆماری ئیسلامی ئاوا پڕڕەنگ بێت و ئەو اختلاف و کێشە لە ناویانە خوڵتر بێتەوە لەوانەیە ئاغای پزیشکیان بە ئاسانی بە اختلافێکی زۆر بیباتەوە. بەڵام ئەگەرەوان بتوانن خۆیان بگرنەوە یا بە نۆعێک ڕاهبەری ئێران دەخاڵەت بکات لەوواکە ئەوان بە جۆرێک یەک خاتەوە لەوانەیە دەنگەکان نزیک بێت. بەڵام ئیتر ئەو جا 50+1 نییە ئیتر هەرکە دەنگ زۆرتر بێرێ. ئاغای پزیشکیانیش بە حکمی نەتەوەکەی کە ئازەری تورکن و بە حکمەوە کە بە کوردەکانیشەوە نزیک بوو ماوەیەکی زۆر لەوێ ژیاوە و توانیویە بەشێک لە ڕەفۆرم خوازەکان ڕازی بکات. احتمالی هەیە کە ئەو بازم هەر لە پێشەوە بێت بۆ دەنگدان احتمالی ئەوە زۆرە. باشە. بەشداربوونی سێ کاندیدی پارێزگار بۆ ئەوەی کێبڕکێ بکەن لە بەدەزێنانی ئەم پۆستەدا ئەمە خاڵی لاوازیان نەبوو؟ بڵێ حتمما وەختێ تۆ بۆ یەک فکرت هەیە لەسەر یەک ڕچکەی بەڵام بە سێ کاندید تیت ئەوە خۆی دەنگەکان پەرتەکە. بەڵام پێم وایە کۆماری ئیسلامی سیاسەتی ئەوە بوو کە ئەم جارە دەنگێکی زۆرتر کۆکاتەوە. خودیاغی خامنەی وتووی کە ئێمە مەبەستمانەکە خەڵک زۆر بەشداری کات بۆ دوژمنانمان دڵشاد نەبن بۆ ئەوان ناومێدکەین بەس لەو شعارگەرەکە میشە هەیە. بەڵام قەستیان کۆکردنەوەی دەنگ بوو. بەڵام ئەو شتێکە تایسەر هاتوۆتە سەر تیتری خەبەرەکان شتیوانە بووە و بەشداریەکان زۆر زەعیف بوو. باشە. هەڵبەتە خوێنەوەی جیاواز بۆ بەشداریکردنی ئەم کاندیدانە دەکرێت. بابەتێک هەیە کە
خامنەی بە تایبەت لە ڕۆژی پێش هەڵبژاردن با بڵێن ئەوەی کە ڕخنەی لە پزیشکیان گرتووە و لە هەمان کاتیشدا بە جۆرێک لە جۆرەکان سەپۆرتی پارێزگارەکانی کردووە ئەمە ڕای خەڵک بگۆڕێت و هاوڵاتی تووڕە بکات لە بەرامبەردا دەنگی ناڕازی دەنگ بە پزیشکیان بدات ئەمە دەکرێت بڵێ دروستە دەکرێت بڵێ جۆرێک لە سیاستکردنی تێدایە و کۆماری ئیسلامی ئێرانیش خۆیان دەیانەوێت پزیشکیان دەربچێت بە احتمالی زۆر من هەروەی کە هەر ڕۆژی ئەوەڵ کە ناو ئەو 6 نەفرە خوێنرایەوە کە حەقیان هەیە کە بێن بۆن بە کاندید ئەو فەرزیە هاتە بەر ئەو نەزەرە هاتە بەرەوە کە بڵێ بە نوعێک گەرەکیانە دوم خۆردادی ساڵ 1990 تکرارکەنەوە کە لە بینی ئێسلاحان دوو قوتبیک دروستکەن دوو جامسەریک دروستکەن بۆ کە خەڵک لە ترسی ئەم ڕێی بە ئەم بدات بەڵام خودی ئاغای پزیشکیان نێشارگەسەوە لە زانکۆی تارانە ڕاستەوخۆ لە ناو هەموو تەلەبەکانە وتی من موریدی من هەرچی ئاغای خامنەی بڵێ من ئەوەکەم من دەرناچم لە قسەی من عاشقیم ئەسڵ نوع ئالەوە ئەدەبیاتیە بەکاربرد بۆیە شارەزای سیاسی ئەوە ئازانێت کە ئاغای پزیشکیان ناتوانێت ئەسڵ سیستم نوعێکە ئەو ناتوانێت ئیسلاحان دەخاڵەتی تیابکە یا بە نوع لێ لا بدات بۆیە جیاوازی وانە فقط ئەمێنێت سەر تەعامل چۆنیەتی تەعاملی ئەو سەر کۆمارە لەگەڵ مەسایلەکانە کەواتە ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر گۆڕینی سیاسەتی ئێران دەبێت کە لەم حاڵەتەدا دەکرێت بڵێ کاریگەری نابێت باشە لەو حاڵەتەدا هۆکارچیە کە بۆ نمونە ئێران پەنا دەباتە بەر هەڵبژاردن بۆ وڵاتەکانی دیکەی عەربی و سعودیە و هەندێک وڵاتی دیکە ینی بە جۆری بنەماڵە پۆستەکان نابنەوە ئەوە لە ئێرانە لە دوای شۆڕشی 57 کۆماری ئیسلامی یەکێ لە هەرە کارەسەرەکیەکانی ئەو بووکە بە دەرەوەی خۆی نیشان بدات من فاکتۆرەکانی دموکراسی ڕعایەتەکەم یەکێکی هەڵبژاردنە مەسەڵەن هەڵبژاردن پایە سەرەکی دموکراسیەتە بەڵام تا هاتووە ئەمە لاواز و لاوازتر بۆ خەڵک ناومید و ناومیتر مەسەڵەن لە ساڵ 97 خەڵک بان 85 لە ساڵ 85 بەشداری کرد بۆ مەسلەی ساڵی 2009 بزوتنەوەی سەوز لە سا 80 بەشداری کرد و خەڵکێکی یەکجار زۆر هات چون هیوایان هەبوو بۆ گۆڕانکاری هەم لە باری سیاسی و هەم ئابووری دروست بکرێ ئێستا وەزعی خەڵک ئەو بەشداری نەکردنە بەشێکی ناڕەزایەتی سیاسیە بەشە زۆرەی ناڕەزایەتی ئابووریە چون ئێستایتر چینی مامناوەندە ئێرانە ئەتوانین بێژی نەماوە چینی فەقیر هەر پێشێل بووگە لە ناو چووە هەر ڕۆژ ئەم هەڵاوسان زۆرتر ئەبێت و کۆنتترۆل ناکردێ بۆ دەوڵەت بەتوە پشتیوانی کە خود سیستم لاغی ڕئیسی ئەیکرد ئەوش نەیتوانی سەرکەوتوو بێت دۆلار گەیە 6 وردەی هزار تمەن بۆیە ئەم مشکلگەرە بە کەس هەل نابێت چون ئەبێت سیستم فکرێکی تری بۆ بکاتەوە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا مەسئلەی سویفت و FATF ئەو سیستمەکە کۆنتترۆلی دۆلارەکات نەهڵێ ئێران دەستی بگا بە دۆلاری حتا نەفتیەکەی خۆی بۆیە ئەم مەسائلە ئاوا هەل نابێت ئاغای پزیشکیانیان ئەگەر هاوردوێت و ڕازی بن ببوونی تەوەقعیان هەیە لە کێشەگەردا هاتوو ئەو وەک دموچاوێکی نەرمتر سیاسیتر و مەقبولتر کە ڕێی خەڵکیشی لە پشت بێت بیهێنن بۆ تەعامل لەگەڵ دەرەوەی خۆیانە بەڵام من پێم وانە ئەوان لە سیاسەتە کەڵانەکە کە داڕێژراوە لا بدەن باشە هەڵبەتە دوێنێ دەنگێکی ناڕازی هەبوو بۆی کە بەشداری هەڵبژاردن نەکەن بۆ هۆکاری هەروەک بەڕێزیشتان باستان کرد کە هەڵبژاردن چارەنووسی وڵاتەکە ناگۆڕێ دەکرێت بۆ خولی دووەم ئەم دەنگە ناڕازیە گەورەتر بێ بڵێ بەڵام خۆتانزانن کۆماری ئیسلامی و هەر سیستمێک لە دەوڵەتان بەشێکی لایەنگری خۆی هەیە یانێ لە کۆماری ئیسلامیە لە ناو خەڵکە بەشێک خەڵکن کە هەم متدەیەنن باوەڕمەندن من ئیمڕۆ بەیانی کە گوێمەگرت لە ناو حوزەیەکی انتخابی ئەوە جێگەی کە خەڵکی دەنگیان داوە زۆرتر مؤمنن مسلمانە ئیسلام فرەتر مسلمانن دەنگی دابوو نووسیبووی صاحب زەمان یانە مەسەلەی ئیمامی مەهدی نووسی بوو یانە حازر نەبوو وەک ئەرک چوو بوو دەنگ بدات چون فتوایان دابوو چەند مجتەهیدی شیعی فتوایان دابوو کە ئەبێ بەشداریکەن ئەویش بە فتوا چووگە چون مقلدە
ئەبێ بڕوە بەڵام ناوی کەسی نەنووسی نووسی ساحبە زەمان جز ڕێی باتەڵە حسابەوێ بەڵام ڕێ دەنگی داوەیتر ئەرکی شەرعی خۆی بەجێ هێناوە پس نیشانەدا کە لەناو ئەو لایەنی ئیسلاحەن متدەیەنیشا کە خۆی ئەرکدارە بینێ بڕێ بەشداری بکات خەڵکانی هەن کە ڕازی بە وەزانین باوەڕیان بۆ خەڵکە نییە کە دەنگی پێ بدات بەڵام ئەرکی خۆی بەجێهێنێ ئەو کەسانە هەن بۆ دەنگدانن و کۆماری ئیسلامی بەڕای من لەوە عبوری کردووە گوزەری کردووە کە بە فکرەوە بێکە ڕێی حتمما خەڵکی ئالۆن و یانێ بۆ خۆی هەڵگرێت ئەو گەرێکی فقط دموچاوێت چهرەیەک نیشان بدات کە من دموکراسی ڕایەتەکەم ئەوە خەڵک ڕێیداوە و ئەو کەسیشە تێت سیاسەتی خۆی ئەواتە ڕێگە باشە ئەگەر باس لە کاریگەری هەڵبژاردنەکان بکەین لەسەر جۆرێک لە دانوستانەکان نزیکبوونەوەی ئێران لەگەڵ وڵاتانی دیکە و سەرتاگەر لە ناوخۆی ئێران و بەشی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێ بکەین دەکرێت بڵێ ئەم هەڵبژاردنە چی بۆ دەنگە ناڕازیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات هەروەک ئەوەی کەوا پزیشکیان بە زمانی کوردی ئەو بەڵێنی پێداون کە بێت و ئەگەر من پۆستەکە وەربگرم ئەوە ئەم شارە کوردیانە لە ڕۆژهەڵاتی کوردستان پراوێست خراو نابێت دەکرێت بڵێ بەڵێنەکە دەچێتە جێی خۆی من پێم وانە ئەو دواییدگەرە خۆتان نەزانە زۆر عادیە هەموو سەر کۆمارێک گەرێکی بێت هەڵبژێری بوو کاندید بێت ئەو قسەگەراکە بەڵام مەسلەی کوردستان جیاوازە مەسلەی کوردستان لە نەس زمانی شۆڕشی 57 پێش ئەویش لە زمانی شای ئێرانیشە وا بووە یعنی حەسرێک بە دۆ کوردە بوو بە خاطرەوە کە کورد ئاستی اقتصادی بەرز نەبێت حتا سەرمایەگەرێکە لە کوردستان هەیە بەناو کوردستانەوە دەرناچێت یعنی مەسەڵەن بۆ نمونە بەردی مەڕمەڕوە ئەو مەعادنەکە هەیە ئاڵتون بەناو ئوستانی پارێزگای لادەسەکەی هەمەدان دەرەچێت بەناو کوردستان دەرناچێت چون بەشی لەو پارە بێ بگەڕێتەوە بۆ ئوستانەکە بۆ ئەو پارێزگا یعنی زۆر مەسایلی تر هەیە کە لە کوردستانی ئێرانە بەری پێ ئەگرن و ئەوەیە کە توێوینی کۆڵبەری هەیە تۆوینی فەقرێکی یەکجار زۆر هەیە ئەڵبەتە تەنها کوردستانیە بەلوچستان لە کوردستان خراپترە ئەمانە هەم کەمینەی ئاینین هەم کەمینەی نەتەوەین بۆیە ئەم کێشەگەرە بە سەر و کۆمارێکە تەنها لە مەهابادا لە سابلاخە بە دنیا هاتووە باوکی ئازەری و تەبرێزیە خۆی بە تەبرێزی ئەزانێت بەوانە حل نابێت ئەو فقط نۆعێک ئاسپرین بۆ سەرەتانە کەسی سەرەتانی بێت و ئاسپرینێکی پێبێ بۆ کە دڵی خۆشکێت و خۆشە بیتەوە ئەوانە بۆ نە تەنها بە کوردستان ئوسوڵەن سەر و کۆمار ناتوانێت کارێکی ئەوە زۆر قوڵ ئەنجام بدا کە ئیسلاحەن لە چاوەڕوان نەکراو بێت باشە هەڵبەتە کێشە گەورەکانی ئێران لەگەڵ وڵاتانی دیکەشدا هەیە هەڵبەتە ئافو دەگەڕێمەوەلات کاک فەرسوین سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ئێران کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە بینەری ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیە دەبین 7,130,000 دەنگ محەممەد باقری قاڵیباف 2,160,000 دەنگ مستەفا پور محەممەدی 158,314 دەنگی هێناوە ئەمە ڕاگەیەندراوی ژمارە هەشتی وەزارەتی ناوخۆیە لە کۆی ئەو کورسیان ئەو سندوقانەی کە تا ئێستا ژمێردراوە ئەمە دوایین ئامارە تعداد کل شهرستان‌های کشور 58,640 ناوەندی دەنگدانمان بووە کە لە ئێستادا ئەوەی ڕامگەیاندووە ئەمە دەنگی 47,000 ناوەندی دەنگدان بوو نزیکەی 11,000 ناوەندی دەنگدان ماوە ئامارەکەی ڕابگەیاندرێت لە بەشەکانی داهاتوودا ئەماری تازەتان پێ ڕاگەیەنی خەیلی کاک فەرزین هەڵبەتەوەی کە ئێستا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە بیستمان و گوێمان لێ بوو ئەوەی کە دەڵێت هێشتا نزیکەی 11,000 بنکەی دەنگدان ماوە مانی ئەم 11,000 بنکەی دەنگدانە هاوکێشەکە لە بینی ئەو کێبڕکەیانی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە دەکرێت بڵێ گۆڕانێکی گەورە دەبێت یاخود گۆڕانکاریەکە وەک خۆی دەمێنێتەوە بە چەند ژمارەیەکی جیاواز من پێم وایە اختلافی یانێ جیاوازی لە بینی ئاغا پزیشکیان و جەلیلیان وا زۆر نابێت یانێ وا فەرقێکی گەورە ناکا کە بێژی
چاوەڕوان نەکراو بێت بەڵام بەس هەڵەگەڕێتەوە بۆ کە کام پارێزگا بێت ئەو 11,000 کە ماوەتەوە ئەگەر لە ئازەربایجانی شەرقیا بێت ئەو بەشەی کە خودی ئاغای پزیشکیان لێ بووە توانێت گۆڕانکاریەکە کوڵتر کاتەوە دیانە گۆرەتر کاتەوە بەڵام لە کولیەتە بۆ بەشی دووم بۆ دۆری دووم چوونی حتمیە یعنی ئەوە پێم وانە ئەوان هیچ کامیان بتوانن ئەو بەشە دەنگە بەدەست بێنن. باشە هەڵبەتە دەگەڕێمەوە ئەو پرسیاری کە پێش کۆنفرانسەکەی ویستم لە بەڕێستانی بکەم دەمەوێت ئەوە بزانم هەڵبەتە ئێران کۆمەڵێک گرفتی گەوری هەیە یەکێک لەوانە کە با بڵێن گرفتە گەورەکەی کە لە وڵاتانی زلهێزیشدا لە ئێستادا ڕوبەڕووی ئێران بوونەتەوە ئەم بارودۆخە ئابوورە سەختەی یاخودەم سیاسی کە پێیتا تێپەڕە دەبێت وزەی ئەتۆم و یۆرانیۆمە ئەم هەڵبژاردنە چ کاریگەریەک لەسەر و بابەتە دروست دەکات دەکرێت بڵێ دەرگای گفتوگۆ دروست دەکاتەوە گرژی و ئاڵۆزیەکان هێمنتر دەکاتەوە؟ نە ئەو سیاسەتە سیاسەتی کەڵانە یەکێ لە سیاسەتە کەڵانەکانی کۆماری ئیسلامیە تەنها جیاوازیەکەی لەوەیە بێت کە نوعیەتی دیپلۆماسی لەگەڵ ئوروپا و ئەمریکا ئەگۆڕێت هەروواکەمە بینیمان لە دۆرەی ئاغای ڕۆحانی ئاغای محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بوو توانیان مەسەڵەن بەرجام پێک بێنن قەراردادێکی تازە دروستکەن و بە نوعێک هەردوو لالێ منتەفع بن بەڵام ئەم دۆرە کە ئەگەر ئاغای پزیشکیان بێت کارەکە قورستر ئەبێ بەخاتەوە کە بەرجام نەماوە و ئەمریکا و ئوروپا زۆر مسرن لەسەرەوە کە ئێرانە بێت ئەو بەشە نادیارەی ئەنەرژی ئەتۆمی خۆی ڕوو بکات چون بەپێی ئاخرین راپۆرتێکە لەلایەن ئەنەرژی ئەتۆمی جیهانیەوە هاتووە راپۆرتیان داوتی یانە ئێران زۆر نزیکە لە دروستکردنی یاسان ئەلامی ئەسان بۆمبی ئەتۆمی خۆی بۆیە ئەم حاڵەتە کەیسە لە بین ئوروپا و ئێرانە دروست بووە بەتایبەت سە ئەمریکا بە نوعی ئاغای بایدن کێشایگی دواوە چون انتخاباتێکیان هەڵبژاردنێکیان لە بەردەمای ئوروپا زۆر توندە لەسەرەوەکە لێ معلوم بێت کە وەزیەتی ئێران ڕوو بەکوێ ئەچێت ئەمانە سریک هۆکارن بۆەوە کە دیپلۆماسی ئایندێ ئێران سەرۆک کۆماری ئایندێ ئێران زۆر کارێکی سەختی لە بەردەستایە چۆن ئەوانش بۆ ئاسانیە ڕازی نابن. باشە بابەتی پەیوەندیەکانی ئێران و عێراق و هەرێمی کوردستان هەڵبەتە هەموو یعنی زۆر جار ئەوەمان بینیوە کە ئێران هەژمۆنی سیاسی بەسەر عێراق و بەسەر هەرێمی کوردستانیشەوە هەیە لە دوایم هەڵبژاردنە هەژمونەکە چۆن دەبێنن؟ ئوسوڵەن ئێران جیا لە هەژمۆنی ئەمنیەتی سیاسی من هەمیشە لەو قەناعەتا بووم هەم کە هەرێمی کوردستان بۆی زۆر گرنگە زۆر گرنگە بۆی چون لە ئەگەر بۆ ئایندە تواشا بکات کە ترامپ هەلە پشت دەرگاکە وەستاوە ئەبێتە سەر کۆماری ئەمریکا بە احتمالی زۆر ئێران فشاری لەسەر ئەبێت بە تایبەت فشاری اقتصادی ترامپ ئەهلی شەڕ نییە پیاوی اقتصادە و فشاری اقتصادی دروست دەکات هەرێمی کوردستان و عێراق ئەتوانن ئەو دەریچە بن کە هەناسە بدات ئێران ئێمە دیمان لە دۆرەی ئاغای ترامپە هەرێمی کوردستان و عێراق تەنها جێگەیەک بوون کە ئێران توانی دۆلار تیا بەدەست بێنێت ئاڵتونی ئەهاورد زۆر شتیە کرد کە دۆلار کۆکاتەوە بیبات ئەوە بوو کە ئێسێمە مەسلەی دۆلار لە عێراقاوە ئەوەی کە فشارێک لەسەر بانکی مرکزی عێراقیش دروست بوو و ئەمریکا فشاری هێنا لەسەر ئەو حسابە بوو ئێستێشەوە تکرارە بێتەوە پس ئێران ماوەیەکە کە خەریکە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە ڕابەتێک دروستکە پەیوەندیک دروستکە کرد دڵنیا بێ بۆ ئایندەی خۆی دڵنیا بێ کە توانین لەسەر ئەم دوو بەشە لە یەک تەرەفی مەرزی سنووری ئێرانە دڵنیا بێت بۆ ئایندەی مەباحث زۆر هەیە قسە زۆر هەیە لەسەر ئەوە بکرگێت چون زۆر وەسیعە زۆر فراوانە ئەو پەیوەندیە ئێران لەگەڵ ئەم بەشەی لە سنووری ئێران کە بەشی عێراق و هەرێمی کوردستانە جا لە پەیوەندیە ئابوووریەکان دەربارەی پەیوەندیە با بڵێن ئەمنیەکان ئەڵبەتە ئێران لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار خاکی عێراق و هەرێمی کوردستانی بەزاندەوە بە هۆکاری جیاواز و پاساوی جیاواز ئەم هەڵبژاردنە دەکرێت ڕێککەوتنێکی با بڵێن یەکجاری و بنبەرکالەوەی جارێکی دیکە ئێران بە هەر مەبەستێک بە هەر هۆکار بێت خاکی عێراق و هەرێم نەبەزێنێت ئەز ئەوان پێش دەرامەدێکیان بۆ ئەمە بووگە یانە پێشتر کاریان کرد هەست بە ڕۆژهەڵاتیەکان بوون کە تاوافۆخێک لەبێن عێراق
هەریمی کوردستان و حزبەکان خەریکن کارگەرێک ئەنجام بن بۆ کە ئێران دڵنیاکەنەوە. عێراق زۆر هەتا بودجەی 200 میلیۆن دلاری بۆی دانی ئاغای سوودانی بۆ کە سنوورەکان ئیسلاحان پتۆکەنەوە کە دڵنیا بنەوە کە بۆ ئێران مەسئلەیەک دروست نابێت. بەڵام هەموو شتێک خۆتان نەزانن لە بینی دوو وڵاتە کە قابل پێشبینی نییە. هیچ کات ئێران پێشبینیەوەی ناکرد لە تەرێک پاکستانەوە مەسەڵەن ساروخ با لە پاکستان ساروخ با لە ناو خاکی ئێران ئەو دوو وڵاتە قەت هەمچین حاڵەتێکیان نەبووە. بۆیە ئەم مەسلەی بینی سنوورەکانی ئێران و عێراق هۆڵی بۆ دراوە، کاری بۆ کراوە و پێش زەمینەیەک بووگە بۆ ئەوە کە ئەمان بتوانن ئەو ئەهدافە ئەو ئامانجانە کە هەیەە بۆ ئایندە ئامادەسازی بۆ بکەن. چون ئەمنیەت زامنی اقتصادە کە ئەمنیەت نەبێت اقتصادیش تاپ ئەنەکەفێتە خەتەر. ئەوەی کە لە بین هەریمی کوردستان و عێراقا لە بین هەریمی کوردستان و ئێرانە کار کراوە بۆ ئەو تەمینی ئەو خواستگەرە کە هەردوو لا هەیەە بەتایبەت ئێران خەبەرێکی ئاوان نەهاتوە دقیق ئێمە لەسەری قسە بکەین بێژین ئابە و بەڵگە مەسەڵەن ئەوە کراوە، بەڵام کاری بۆ کراوە و پێم وایە بۆ هەریمی کوردستان ئەمە سەختتر بووگە، دژوارتر بووگە ئەوەی کە بتوانێت زۆر کارکا کە هەموو لایەک رازی کات. چون تابعاً هەموو لایەک رازی نابێت لەم مەسەلە، بەڵام کارە دژوارەکە لە ئەستۆی هەریمی کوردستانە. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، زۆر سپاس بۆ فەرزین کاربازی شۆڤەکاری سیاسی کام بەیانە میوانی بەیانی کورسار نیوز بی. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئامادەبوونتان.